سەرڕای ئەو دۆخە سیاسی و ئاووری کە لە عێراقا خۆی دەگوزارە ئێستا دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار چ کاریگەریەکیە لەسەر ئابووری عێراق بەگشتی و پێشبینیەکان چییە بۆ ساڵی 2021؟ زۆر بە سادەیی پێتی بڵێم، یعنی پێشبینیکردن بۆ دۆخی ئابووری عێراق وابەستەیە بە پێشبینیکردن بۆ نرخی نەوت، چونکە نزیکی 93 داهاتی عێراق داهاتی نەوتە. ئەگەر نرخی نەوت بەرز ببێتەوە داهات زۆرترە بێت. هەموو ئاماژەکان بەرەوە ئەوەن کە ئەو ڤاکسینانە کاری خۆیان ئەەکەن، ینی دۆخەکە پشت بەو ڤاکسینانە دەبەستێ. ئەگەر ڤاکسینەکان بەو شێوەی کە بانگەشەی بۆ دەکرێت کاری خۆیان بکەن و نەخۆشی ئەو پەتای کۆرۆنا لاواز ببێ و بەرەو کۆتایی بڕوە، ئێمە بەرزبوونەوەی نرخی نەوت دەبینین، لەوانەیە تا نزیکی 60 دۆلاریش بڕوە و بەرەو زیاتریش ئەگەر دۆخەکە گەشەی ئابووری باشتر بێتەوە. لەو حاڵەتەشە دۆخی ئابووری عێراق باشترە بێت، چونکە عێراق ئەگەر نرخی نەوت بگاتە 60 دۆلار ئەسڵەن پێویستی بە دابەزاندنی بەهای دیناریش نییە. بۆیە من بەگشتی گەشتبینم بۆ ساڵی 2021 و باوەڕم وایە دۆخی ئابووری 2021 باشترە بێت تا 2020. ئەنجامی کەڵەکەبووی 40 ساڵی ڕابردوو بە ساڵێک 2 ساڵ جێبەجێ نابێت، چاک نابێتەوە. هەتا ئەو دەوڵەتەی کە ئێستا لە عێراقا هەیە هەتا دیدگای خۆی بۆ سیاست، بۆ ئابووری، بۆ ئیدارەدانی دەوڵەت بەگشتی نەگۆڕێ. باشترین سەردەمانێک کە عێراق هەی بووە سەردەمی هەفتاکان بووە. بەشێک لە وڵاتان دراوی نیشتیمانی خۆیان بەهاکەی دێنە خوارەوە لە بەرامبەر کۆمەڵی ئامانج، لەوانە ڕاگرنی تەرازوی بازرگانی، ڕاکێشانی وەبەرهێنانی بیانی. ئەوەی کە لە عێراقا ڕوویدا تەنها یەک ئامانجی هەبوو، ئەویش بۆ موچە ئایم بڕیارەی بانکی مرکزی چۆن لەی بڕیارێکی ڕاست بوو یا خۆی بڕیارەکە چاوەڕوان کراوە، بەس ئەمە دۆخەکە باشترە کات. تەماشا بکە، تۆ دەورە دراوی بە کۆمەڵێک وڵات، ئەم وڵاتانە وڵاتی منتجن، بەرەمهێنەرن. تورکیا وڵاتێکی بەرەمهێنەرە، ئێران وڵاتێکی بەرەمهێنەرە، ئەمانەش بازاڕەکەیان عێراقە. هەتا مەسەلا ئەو دوو وڵاتە هەندە جار هەر عەمدیەنیش بۆ خۆیان ڕۆڵیان هەبووە لە دابەزاندنی بەهای دراوە نیشتیمانیەکەیان، چونکە کە دراوی نیشتیمانی هاتە خوارێ تەکلیفەی ئینتاج تێچووی بەرەمێنان کەم دەبێتەوە. ئەوە وا دەکات بەرووبوومەکانت بە نرخێکی هەرزانتر بفرۆشرێ. بۆیە قەت نەدەبوو بەرووبوومی ناوخۆی عێراق قەت نەیدەتوانێت ڕکابەری بەرووبوومی ئەو دوو وڵاتە بکات. بۆیە ئەو بڕیارە بە باوەڕی من دەبوو زووتر بدرایە عێراق، دەبوو زووتر بیکردایە، بەڵام بە پلە بە پلە لە باتی ئەوەی لە یەک ساڵە مەسەلا 25,000 دینار بخاتە سەر نرخێ یان 27,000 دینار بخاتە سەر نرخەکە، دەبوو ئەو هەنگاوە بۆ نمونە 30,000 دینار بخاتە سەر نرخ، بەڵام بە 3 ساڵ. ئەم پلە بە پلێ، چونکە لێرە جۆرێک لە شێواوی لە بازار دروست کردووە. ئەگەر پلە بە پلە بووایە بە 3 ساڵ ئەو ئیشە بکرایە، باوەڕم وایە ئەو کاریگەریە سلبیانەی نەدەبوو.